سڵاوتان لەبێت خۆشحاڵم کام شەویش لە دیاری کورساتەوە ئەبمەوە میوانی ماڵەکانتان ڕۆژووی هەموو لایەکتان قوبوڵ بێت هەمیشە تەندروست باش بن. دیاری کورسات بە درێژایی مانگی ڕەمەزان شەوانە لە شاشە ڕەنگینەکەی کورساتەوە بە سپۆنسەری شۆ مارکێتی سلەیمانی شێری ڕۆتانە جێرمانشۆ بەرەگدروی یاقوت بەرەنجەبوتیک لەگەڵتانە بەردەوامە بێت. خۆشحاڵم کە لەم شەویشدا زۆرترین پەیوەندی چانسی بردنەوەی خەڵاتی هەبێت و وەڵامی دروستمان باتەوە. هەروەکو خۆتان ئاگادارن لە سەرەتایی بەرنامە و دەستپێکدا ئێمە سەردانی خێزانێکی بەڕێزەکەین. دیارێکیان بەدەستەگەێنین کە بڕی ملیۆنێک و 500,000 دینارە لەلایەن سەرمایه‌داری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە. ئێمەش لە ڕێگەی دیاری کورساتەوە دیارەکەیان بۆ بین و ئێستا سەردانیانەکەین بابیان بینین. ئێمە ئێستا لە بەرنامەی دیاری کورساتەوە سەردانی ئەم خێزانە بەڕێزاکەین. دیارێکمان پێیەکە بڕی ملیۆنێک و 500,000 دینارە لەلایەن بەڕێز سەرمایه‌داری دیار مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە بۆ هەر یەک لەم خێزانە خۆشەویستانەی کە سەردانیانەکەین. ئێستا چینە لایەن و دیارەکە گەینین بەدەستیان. باشی خاتونگیان ئەم دیارە بۆ ئێوە نێردراوە و ئێمەش لە بەرنامەی دیاری کورساتەوە ئەگەینین بەدەستان. بەخێر بێن یاخوا سەر و سەرچاو دەستا خۆش بێ مەمنونم. سپاسی ئەو کەسە شەکەم کە هاوکاری کردووم و دەستی خۆش بێ ماڵی ئێوەش ئاوا بێ و ماڵی ئەویش ئاوا بێت. دەستا خۆش بێ سپاس دەکەم هەموو کاتێکتا خۆش بێ دەستی ئەو کەسەش خۆش بێ کە ئەو دیارەی بۆ ناردوین داوای هاوکاری لەکەیت هاوکاریمان بکاتەوە مەمنونی. سپاسانەکەم دەستا خۆش بێ. زۆر سپاس. هەروەکو ئێستا بینیتان دیارەکەمان گەیان بەدەستی ئەم خێزانە بەڕێزە لەلایەن بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کرابوو نمونەیان زۆر بێجێی شانازین بۆ ئێمە. بەڵێ هەروەکو بینیتان دیارەکە بڕی ملیۆنێک و 500,000 دینار بوو جێی شانازین نمونەیان زۆر بێ. دیارەکە ئەم بڕە پارەیە پاڵپشتێکی باشە بێ بۆ تەواوی مانگی ڕەمەزان هەروەها ڕۆژانی جەژن بۆ هیوای سوودی لێ ببنن دڵخۆش بن. دیارەکانمان لەناو بەرنمەیە بڕی $50 ژەمەخوانێکی بەربانگ بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە خۆت کە خاوەنی خەڵاتەکەی هەروەها دوو کەس لە ئازیزان و خۆشەویستانە پێکەوە بچنە ئێوە کاتێکی خۆش بێکەوە بەسەر برن. پاکێجێکمان هەیە لەلایەن شۆ مارکێتی سلەیمانی تۆ چیت ئەوێ بازاڕیکردنی خۆتەکەی بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە. هەروەها پاکێجێکی ترمان هەیە لەلایەن جێرمان شۆوە بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە کراوەتە دیاری بۆ تۆ ئەچیتە ئەوێ پێداویستەکانی خۆت دابینەکەی بۆ هیوای سوودی لێ ببینن لەگەڵانەشا بڕی $50 هەیە لا یەکێک لە خەڵاتەکانمانە. لە بڕگەی یەکەما بین بڕگەی ناسینەوەی وێنە. بەڵام باسی دیارە گەورەکەتان بۆکەم کە ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە. ئەم ئۆتۆمبیلات چانسیەوەت پێەیە کە تۆ لە سێهەم شەوی جەژندا ناود لە ناو تیر و پشکابێ. کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئامادەکردوون بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە سەرجەم ئۆتۆمبیلەکان بە بڕی پێشەکی تەنها 7 ملیۆن دینارە. تۆ توانی مامەڵەکان لە ڕێگەی کۆمپانیاوە بکەی ڕاستەخۆ پێویستی بە مامەڵەی بانکی نییە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانی پەیوەندی بکەی بە ژمارە تەلەفۆنی 6311 ئەچینە لای ئۆتۆمبیلەکە کە تایبەتە بە دیاری لە سێهەم شەوی جەژندا سەیری پرۆمۆکاکەین و ئەگەڕێینەوە لاتان. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. ناردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد. لەگەڵتانە بەردەوامین لە بڕگەی ناسینەوەی وێنە سێوێنە لەسەر شاشێ من زانیاریت پێڵم واسی چرکە کاتە هەیە یارانمان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتۆ باش؟ زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لەتۆ پیرۆز بێت. تەمەنت چەنە یاران؟ 10 ساڵ. 10 ساڵ تەمەن درێژبی خوێندکاری کەواتە. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس دەست پێ بکەین؟ بەڵێ. ئەتوانی وەڵام بیتویان هاوکاری تەکەن. هاوکاری زۆر باشە ئێستا من زانیاریت پێڵم سی چرکە کاتە هەیە سێوێنە لەسەر شاشەیە ئەی بینیت؟ بەڵێ.
زۆر باشە زانیارەکەت پێڵم گەورەترین درەختە کام لەم سێوێنەیە گەورەترین درەختە بەڵام ئەبێ ناوەکەیمان پێ بڵێ لەگەڵ هەڵبژاردننی وێنەکەشە بی بی ناوی درەختەکە چییە زانی خورما خورما باشە بیوەربگرین بەڵێ با بیوەربگرین بزانین وەڵامەکە دروستە یاخود نا بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو وەڵامە دروستەکە باو بابە گەورەترین درەختە با بزانین کەیترمان لەگەڵا بێ لەم بڕگەیە کامەرانم کاتت باش باشی بەڕێ زۆر سپاس تۆ چۆنیت وڵا باش یاخوا هەمیشە باش بی لە بڕگەی یەکەمین بڕگەی ناسینەوەی وێنە بەڵێ سێوێنە لەسەر شاشەیە تۆی بینیت بەڵێ وێنەکان ئەناسیتەوە ئەزانی چی و چییە بەڵێ چی و چیە پێم بڵێ ئاسک و پڵنگ و تۆلەکە زۆر باشە ئێستا زانیارەکەت پێڵم دواتر تۆ وێنە دروستەکە و ناوەکەشم پێ بڵێ لاواسترین هەستی بۆنکردنی هەیە لاوەستنی هەستی بۆنکردنی بەڵێ کام لەم وێنانەیە پێم بڵێ سی چی بەڵێ سی ناوەکەیمان پێ بڵێ سێر و سەوت بە گشتی چیان پێوترێ باڵندە بەڵێ دەست خۆش وەڵامەکە دروستە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە هەمیشە دڵخۆش بن چانسە هەبێ هانامان لەگەڵام کاتت باش زۆر سپاس تەندروستی چۆنە ئێمە باشی نەگەرەوە باش بن زۆر سپاس لە بڕگەی یەکەمای ناسینەوەی وێنە سێوێنە لەسەر شاشەیە ئەیان بینیت ئێستا سێوێنێتە سەر شاشە سی چرکە کاتە هەیە ئاگاداری کاتەکەت بە لەگەڵ هەڵبژاردننی وێنەکە بێناوەکەشیمان پێ بڵێ ئێستا ئیبینیت باشە زانیارەکەت پێڵم هەتاوەکو وێنەکەیت ساڵی 1986 دروست کراوە بەڵێ دروست کراوە ئەی ناوەکەی چییە؟ ناوەکەیم پێ بڵێ تۆڵێ فانتا باوەری بگرین تۆ زانیاری تێتا یان وەکو چانسێک وەڵامەیایەوە کاتە زانیاری و نییە بەداخەوە کاتەکە تەواو بوو نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە وەڵامە دروستەکە کۆکاکۆلا بوو بەو هیوایی لە کاتێکی ترا بەختیاوەرێ بێت لە گەڵمانابن هانامان لەگەڵام کاتت باش ئەم کاتت باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت تۆش پیرۆز دەخانم جان زۆر سپاس خوێندکاری ئەخوێنیت وەڵا ئەخوێنم لە چ خۆناغێکی دوانسە سەرکەوتوبی بە هیوای ئەوەی کان نمرەی زۆر باش بەدەست بهێنی زۆر سپاس سێوێنە لەسەر شاشەکەی بینی بەڵێ باشە سزانیاریت پێڵم دواتر تۆ وێنەکە هەڵبژێرە و ناوەکەشیمان پێ بڵێ ساڵی 1922 دامەزراوە پێم بڵێ کام لەم وێنانەیە بابی بێت بی ناوەکەیم پێ بڵێ CNN تۆ ئەڵێ CNN با بزانین وەڵامە دروستەکە بەداخەوە BBC وەڵامە دروستەکە بوو نەتوانی وەڵامێکی باشمان بیت و ببیتە براوی خەڵاتی بەرنامە ئاکارمان لەگەڵام کاتت باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس سێوێنەیەتە سەر شاشە من زانیاریت پێڵم دواتر تۆ وێنە دروستەکە و ناوەکەشیمان ئەبێ پێ بڵێ باشە ئەم کاتی تۆ باش گوێت لە منە زۆر باشە دەست پێ بکەین پرسیارەکەت لێ بکەم سێوێنەکە بینیت دەنگی تەلەڤیزیۆنەکە کەم کەیتەوە بە ئەرک نەبێ بۆی لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێت لە من بێ زۆر باشە لە شاخی گۆیژە بە خاک سپێردراوە
کام لەم وێنانە کام لەم کەسایەتیانە لە شاخی گۆیژە بە خاک سپێردراوە؟ پێم بڵێ شارەزاییت هەیە؟ كريمي علكة تۆ ئەڵێی ناوەکەیم پێ بڵێ؟ كريمي علكة أي کەریمی ئەلەکە ئەی تۆ ئەی هەڵەبژێری؟ ئەی وێنەکە دروستە من هاوکاری دەکەم وێنەکە دروستە کە هەڵەبژاردووە بەڵام ناوەکەی هەڵەیەکەوتوتە تۆ ناوەکەیم پێ بڵێ کاتەکە تەواو بوو بەڵام ناوێکمان پێ بڵێ بۆی بۆ دووەربگرین عندما كان يعمل معه وصدقوا بينا معه ناوەکەیت لەبیر نەماوە بەڵام پێویستە کات تۆ ناوەکەیمان بیتێ باشە سێڵ بژاردت بەمێ بله مستەفا پاشا یاموخی نەجمەدین مەلا نزل تۆفیق لي ملا وەربی نزل لي ملا دڵنیایتەوە بله دەستخۆش پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکا لەلایەن شۆ مارکێتی سلەیمانیەوە دابین کراوە بۆ ئێوە بەو هیوای سوودی لێ ببینن بچنە ئەوێ بازاڕیکردنی خۆتان بکەن بەپێی ئەو پاکێجەی بۆ ئێوە دیاری کراوە ڕۆزیمان لەگەڵام کاتت باش ئەم کاتێ باش بڕێ زۆر سپاس تەندروستی چۆنە باش شوێنی من باش مەگەرەوە باش بن وەڵام منی باش سپاس بۆخوا یاخۆ هەمیشە دڵخۆش بن تەندروست باش بن دەست پێ بکەین فەر دەست پێ بکەین فەرمو بڕێ بەختێکی باش بۆ تۆ لە ساڵی 1963 کۆچی دوایی کردووە کام لەم کەسایەتیانە لە ساڵی 1963 کۆچی دوایی کردووە وەڵاهی خۆم چاوم پێوی نییە لەبەری پێم بڵێ باش بەڵام تۆ وێنەکان ببینی لەم بڕگای پێویستەکە خۆت وێنە ببینی تاوەکو لەسەر وێنەکە تۆ وەڵام من بیتەوە با ئەیبێ تۆ ئەڵەی ئەیبێ کێ ناوەکەیم پێ بڵێ وەڵاهی نازانم ناوکی بەس هەوەی ئێستا بمان پێویستەکان ناوەکەی بزانین بەداخەوە وێنەکەی هەڵبژار پەیوەندەکەی پچرانەی توانی وەڵامێکی دروستمان باتەوە وەڵامە دروستەکە سێوەیە بەو هیوای کاتێکی تر بە ختیاوەرە بێ بتوانی پەیوەندەکەت وەربگریتەوە شاتومان لەگەڵام کاتت باش کاتت باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت مانگی ڕەمەزان لە پێش پیرۆزی هەموو مسلمانان پیرۆز زۆر سپاس لە بەرگەی یەکەمای ناسینەوەی وێنە سێ وێنەیە سەر شاشە من زانیاریت پێڵم و دواتر تۆ پێم بڵێ کە وێنە دروستەکە کامەیە ئامادەی دەست پێ بکەین بەڵێ زۆر باشە با دەست پێ بکەین سلەیمانی ناونا شاری هەڵمەت و قوربانی ئەتەنێت سەرەکە بڵێیتەوە سلەیمانی ناونا شاری هەڵمەت و قوربانی کام لەم کەسایەتیانە کام لەم سێ وێنەیە ناوینا شاری هەڵمەت و قوربانی ئاگاداری کات بە تکایە وەڵامێکم بەرێ وەڵاگە زەحمە نەبێ هاوکاریم چیتە سێ وێنە هەیە سەرکەوتوبی سێ وێنە هەیە و کاتت بۆ دیاری کراوە من زانیاریت پێڵم زەحمە نەبێت بی ئەگەر هاوکاریشمان بکەیت ناوەکەیم پێڵیت ئەخوا خوێندکارم کەسی چۆن لە دەورانیە ئەبێ بیزانی ئەگەر خوێندکاربی ئەخوا زۆر ناوەکی نازانم ناوەکەی نازانی تەنها وێنەکەت هەڵبژاردووە باشە هاوکاریەک دەکەم فەرموو باشە لەتیف هەڵمەت بەڵێ ئەخۆل کامەران مکری لەتیف هەڵمەت کێکێ ئەخۆل کامەران مکری تکایە کاتە تەواو بوو هاوکاریمان کردی ناوێکم پێ بڵێ زەحمە نەبێ بۆ سەئیڵم باشە لەتیف هەڵمەت تۆ ئەڵەی لەتیف هەڵمەت بەداخەوە کاتە تەواو بوو هاوکاریمان کردی بەڵام وەڵامەکە دروست نەبوو وەڵامە دروستەکە کامەران مکریە بۆ هیوایی کە هەمیشە بە خدیاوەربی لە کاتێکی ترا پەیوەندەکەت بۆ وەربگیرێتەوە دیاریا گەورەکەی ناو بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکە ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئێوە ئامادە کردووە بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە سەرجەم ئۆتۆمبیلەکانی شێری بە پێشەکی تەنها 7 ملیۆن دینار تۆ ئەتوانی ببیتە خاوەنی هەروەها ڕاستەخۆ مامەڵەکان لە ڕێگەی کۆمپانیاکەەوە ئەکرێت واتە پێویستی بە مامەڵەی بانکی نیە بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 6311 ئەچینە لای پرۆمی ئۆتۆمبیلەکە وچانێکی کوردوەرەگرین و ئەگەڕێینەوە لاتان.
بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرێت. دووبارە سڵاوتان لەبێ گەڕینەولاتان لە بەرگەی دووەم بەرگەی پرسیار وەڵام پرسیارە لێکین سێ هەڵبژاردن هەیە سی چرکە کاتە هەیە کایە سوود لە کاتەکە وەربگرە ئاگاداری کاتەکە بە بزانین کێمان لەگەڵایە سۆمام کاتت باش زۆر سپاس تەندروستی چۆنە؟ باشم یاخوا هەمیشە باش بن دەست پێ بکەین ئامادەی؟ بەڵێ ئامادەم زانم ئەتوانی وەڵامێکی دروستم بیتەوە؟ ئیشەڵڵا بەختێکی باش بۆ تۆ لە ساڵێکدا مانگ چەند جار بە دەوری زەویدا دەسوڕێتەوە؟ 4 جار، 1 جار، 12 جار. باشە بۆم خوێنیتەوە لە ڕێگەی تەلەفۆنەکە توانی گوێت لە من بێ ئاگاداری کات بە ساڵێکدا مانگ چەند جار بە دەوری زەویدا ئەسوڕێتەوە؟ بەڵێ بیر لە پرسیارەکە کەرەوە سوود لە کاتەکەت وەرگرا؟ نازانم منەڵێم 12ەیە ئیترا دەری یارمەتیم بەی مەمنونە تۆ ئەڵێی 12ەیە وەری بگرین؟ کاتە تەواو بوو؟ کاتەکە تەواو بوو 12ەکەمان بۆ وەرگرتی پێویستی بە هاوکاری من نەبوو پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە بۆ هیوای هەمیشە دڵخۆش بی بە خدیاوەرە بێ کابڕی 50 دۆلارە لەگەڵمانە بن لەم بڕگەیە بزین کەیتر ئەتوانی وەڵامی دروستمان باتەوە. سازانمان لەگەڵام کاتت باش؟ ئەم کاتەوە باش خاتون زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە ئێوەش پیرۆز بە زۆر سپاس. زۆر سپاس لە بڕگەی پرسیار و وەڵامی بەڵێ شارەزاییت هەیە لەم بڕگەیە؟ بەڵێ بەڵێ بەختێکی باش بۆ تۆ ئێستا پرسیارەکەت بۆ خوێنمەوە هونەرمەند ئازاد شەوقی لە کام بواری هونەریدا کاری کردووە؟ موزیک شێوەکاری دراما. اختیارەکان بێتە سەر شار. زۆر باشە بۆم خوێنیتەوە گوێ لە من بگرە لە ڕێگەی تەلەفۆنەکە و بۆی سوود لە کاتەکە وەربگری. بەڵێ وەڵامێکم بەرەوە بوارەکان چی بازە نەبێت؟ میوزیک شێوەکاری دراما. بی شێوەکاری تۆڵەی بی شێوەکاری وەری بگرین؟ بەڵێ دەست خۆش پیرۆزە وەڵامەکە دروست بوو بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکا لەلایەن جەرمان شۆ دابین کراوە بۆ هیوای سوودی لێ ببینیت بڕۆرە ئەوێ بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە بازاڕی کرد و پێداویستی خۆت دابین بکە لا بڕگەی پرسیار و وەڵامە لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە سوود لە پرسیارەکەی من وەربگرە کە بۆتە خوێنمەوە بۆی ئەو کاتی هەتا بتانی بیری لێ بکەیت و وەڵامێکی دروستم بیتەوە تاوەکو ببیتە براوەی خەڵاتی بەرنامە. شیرینمان لەگەڵایان کاتت باش؟ ئەم کاتی تۆش باش؟ زۆر سپاس تەندروستی چۆنە؟ وڵا باش نیوە باشن. من باشم ئەگەرەوە باش بن. لە بڕگەی پرسیار و وەڵامی ئامادی دەست پێ بکەین؟ بەڵێ بەختێکی باش بۆ تۆ ئێستا پرسیارەکەت لێکم یۆسان بۆڵت پاڵەوانی جیهانی کام لەم یاریە وەرزشیانەیە؟ ڕاکردنی سۆمەتری مەلەوانی شمشێربازی. یوسان بۆ بەڵێ پاڵەوانێتی جیهانی کام لەم یاریانەیە؟ بەڵێ وەرزشیانە؟ بەڵێ زۆر قوتە پرسیارەکانتان سەخت نییە کار ئاسانیە بۆ ئێوە سێڵ بژاردنە هەیە کاتە هەیە ئاگادار بە؟ باشە باش وەڵامێکم بەرەوە ناوەکان چییە؟ ڕاکردنی سەڵمەتری مەلەوانی شمشێربازی.
بەداخەوە کاتەکەت تەواو بوو وەڵامە دروستەکە ڕاکردنی سەمەتری بوو بۆ هیوای کاتێکی تر پەیوەندەکەت بۆ وەربگیرێتەوە بەخت یاوەرە بێ ژینامان لەگەڵام کاتت باش ئەم کاتی ئێوە سپاسی داکەم زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لێوی ئازیز پیرۆز بێت. یاخوا هەمیشە باش بن تەندروست باش بن دەست پێ بکەین بەڵێ. زۆر باشێ سم پرسیارە لێکم سێ هەڵبژاردنە هەیە و سی چرکە کاتە هەیە ئاگادار بە کارەساتی ئەتۆمی چێرنۆبڵ لەکوێ ڕوویدا ئۆکراین هەنگاریا ئۆکراین. رووسیا ئۆکرانیا زۆر بە دڵنیایی وەڵامی یامەوە زانیاریت هەیە وڵی یارمەتیانە باشە ئەتوانی پێم بڵی ساڵی چەند بوو وڵی ئەڵم پلیسێک نەزانە دەرێت بە یەکێک لە گەورەترین کارەساتەکانی مێژوودا دەنرێت ساڵی 1986 دەست پێم بڵێ تۆ ئۆکراینە هەڵبژارد دەست خۆش تەواوە پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە خۆت کە ئێستا خاوەنی خەڵاتەکەی دوو کەس لە خۆشەویستانە پێکەوە پچن ئەوە کاتێکی خۆش پێکەوە بەسەر بەرن بزانین کەیترە توانێ وەڵامی دروستمان باتەوە ببێتە براوەی خەڵاتی بەرنامە کاک قارەمانم کاتت باش ئەم کاتت باش گوێت لە منە تکایە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەرەوە بۆی لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێت لە من بێت. ئەم کاتەی تۆ باش باشی گیان سپاسەکەم بە ڕێزی زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. ئەم کاتە باش زۆر سپاس گوێم لە تۆیە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەرەوە زۆر سپاس دەکەم دەنگی تەلەڤیزیۆنەکەت بە ئەرگ نەبێت کەم کەرەوە بۆی سوود لە تەلەفۆنەکە وەربگریت و بتوانی وەڵامی دروستمان بیتەوە باشە گیان دەست خۆش دەست و چای تۆ خۆش بێت. شتێ ئەگەر خەڵاتەکەم بۆ دەرچی و 50 دلارەکە بێت سپاس دەکەم بەسەر چاو تۆ وەڵامێکی دروستم بەرەوە خەڵاتەکە دەوا بێت. هەر کێشم بیا دەست خۆش بێ بە چاوان بە چاوان زۆر سپاس ئێستا دەست پێ بکەین بەڵێ بەڵێ گیان کام لەم زانکۆیانە پێش هەمویان دامەزراوە سەلاحەدین سلەیمانی دوبۆت پێم بڵێ کام لەم زانکۆیانە پێش هەمویان دامەزراوە بەڵێ گیان فەرموو کاتت تەواوە بێگەر گوێت لە منە وەڵامێکم بەرەوە بەڵێ گیان وڵات سلێمانی ئەگەر هاوکاری پێی سپاس دەکەم تۆ ئەڵەی سلەیمانی بەڵام منیش پێتەڵێم پێویست بە هاوکاری من نییە و ناوەکەم مەگۆڕە وەڵامەکە دروستە پیرۆزا بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کا بڕی 50 دلارە بۆ هیوای سوودی لێ ببینی زانکۆی سلێمانی ساڵی 1960 دامەزراوە بۆ زانیاری زیاتر لەسەر زانکۆی سلەیمانی بۆ هیوای سوودی لێ ببینیت هەمیشە دڵخۆش بی لەگەڵمانە بن لە هەمان بڕگەیە ئەمێنینەوە بڕگەی پرسیار و وەڵام تکا دەنگی تەلەڤیزیۆنەکانتان کەمکەنەوە لە ڕێگەی تەلەفۆنەکەەوە گوێ لە پرسیارەکەم بگرە هەتاوەکو کە پرسیارەکەیتە سەر شاشە بۆی سوود لە کاتەکە وەربگریمە هاوکاریەکە بۆ ئێوە دیاری تایبەتمان بۆ ئێوە هەیە لە سێهەم شەوی جەژندا کە ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە تۆ چانسیوەتە بێت کە ناو لە ناو تیر و پشکا بێت بۆی کا ببیتە براوەی ئۆتۆمبیلەکە کۆمپانیای شێری ئۆفرێکی زۆر تایبەتی بۆ ئامادە کردوون بە بۆنی مانگی ڕەمەزانەوە کە سەرجەم ئۆتۆمبیلەکانی بە پێشەکی تەنها 7 ملیۆن دینار و مامەڵەکان پێویستی بە مامەڵی بانکی نیە لە ڕێگەی کۆمپانیا و ڕاستەخۆ بۆتانەکرێت بۆ زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 63 11 هەروەها باسی ئۆتۆمبیلەکەتان بۆکەم کە براندی شێریە جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هەروەها هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدا کوشتنی جلدە بەسمەیە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجە کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆسپۆرت بۆ هیوای ناوتان لە ناو تیر و پشکەکە بێ و هەر کەسێکیشتان جگە لە تیر و پشکەکە دڵخوازی ئەم ئۆتۆمبیلەیە ئەتوانێت بچێت لە نزیکە و سەردانیان کە یاخود پەیوەندیان پێ بکە بۆ ئەوەی کە زانیاری زیاتری لەسەر وەربگرێ لەگەڵتانە ئەمێنینەوە کازممان لەگەڵیان کاتت باش کاتت باش زۆر سپاس تەندروستی چۆنە لەخوا بە زیادێتۆستن لاشی من باشم ئەگەر ئێوە باش بن زۆر سپاس دەست پێ بکەین با بڕگەکەمان و پرسیارەکەمان بەڵێ بەختێکی باش بۆ تۆ ئێستا من پرسیارەکەت لێکم کۆڕۆڵ زاراوەیەکی سیاسیە مۆسیقیە جوگرافیە کۆڕاڵ بەڵێ زاراوەیەکی شێری لێ زەحمەت کۆڕاڵ زاراوەیەکی سیاسیە زاراوەیەکی مۆسیقیە یاخود زاراوەیەکی جوگرافیە
موسيقية. بیستوتە پێشتر والله وقت أنا وابزانی کاتۆکو چەند سێک وەڵامەیتەوە بشون وەکو چەند سێک وەڵامەیتەوە زانیاری دنیا زۆر باشە با بزانین دەست خۆش وەڵامەکە دروستە پیرۆزە بوویتە براوی خڵاتی بەرناماکە بڕی $50 بەو هیوای هەمیشە دڵخۆش بن سوودی لێ ببینن لە گەڵمانە بن بەڵێ چاوەڕێیەکەین بەڵێ زۆر باشە بەڵێ سپاس بۆ هاوکارانم پرسیارێک تێپەڕی کە باسی نەجمەدینی مەلامان کرد کە لەکوێ بە خاکس پێدراوە ئێمە باسمان کرد کە لە چیای گۆیژەیە بەڵام زنجیرە چیای گۆیژە و ئەزمەر پێکەوە بەسراوەوە بەسمان لە زنجیرە چیای ئەزمەریشە لەگەڵیا بۆی ئەو زانیاریە وەکو خۆی بڕوا لە ڕێگەی پرسیارەکەیە ئێوە بینی بێتان بە هەڵە تێنە پەڕێ بە سەرمانە دەستان خۆش بێ کاکاوەمان لەگەڵیان کاتت باش باش زۆر سپاس ئەم کاتت باش باشتر بۆ ئێوە تەندروستی چۆنە باش لەخوا بەزیادی ڕەمەزانستان پیرۆز لە ئێوەش پیرۆز بێت تەندروست باش بن زۆر سپاس دەست پێ بکەین با پرسیارەکەمان بەڵێ زۆر باشە 1 میل چەند مەترە 1609 1709 1809 نادت سەرشاشە من بۆم خوێندیتەوە 1 میل چەند مەترە 1609 1709 1809 1609 تۆڵەی 1600 خوێندومەتەوە پێش کاتە زانیاریت هەیە بەڵێ ئەی تۆ ئەڵێ ئەی ئێمەش وەڵامەکەت وەرەگرین دەست خۆش پیرۆزە بووی تا براوی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکا لەلایەن جێرمان شەوە بۆمان دابین کراوە تۆ توانی بچیتەوێ بپی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە بازاڕیکردنی خۆت بکەی هەمیشە بەختیاوەرە بێت لەگەڵ تانامێنینەوە لە بڕگەی پرسیار و وەڵام سۆمامان لەگەڵام کاتت باش دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەیتەوە بە ئەرک نەبێ ئەم کاتت باش گوێت لە منە باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت ئەم کاتە باش زۆر سپاس تەندروستی چۆنە الحەمدلله تۆ چۆنی من باشم ئەگەرەوە باش بن لە بڕگەی پرسیار و وەڵامین دەست پێ بکەین بەڵێ بەختێکی باش بۆ تۆ خدر کوڕی ئەحمەد شاوەیسی میکایلی ناوی کام لەم شاعیرانەیە ئەخۆل مەحوی نالی ئەبێ بابێتە سەر شاشەکە زۆر باشە بۆم خوێندیتەوە خدری کوڕی ئەحمەدی ئاگاداری کات بە ئەفۆلا ئەتوانی یارمەتیم بی من نازانم سێ هەڵبژاردنە هەیە تۆ ئەوێ وەڵامە دروستەکەمان بیتی و ئاگاداری کات بە ئەفۆل تۆ ئەڵێ ئەخۆل بەداخەوە کاتەکە تەواو بوو وەڵامەکەشە دروست نەبوو وەڵامە دروستەکە نالیە بۆ هیوای کاتێکی تر بتوانی پەیوەندێکە وەربگریتەوە و بە ختیاوەرە بێ لە بڕگەی پرسیار و وەڵام کاک محەممەدم کاتت باش باشتر بۆ تۆ بە قوربانە بم زۆر سپاس تەندروستی چۆنە باشی بژیت باز بۆ ساقە تۆ باشی من باشم ئەگەرەوە باش بن نەخوا هەر باش دەست پێ بکەین دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ بزانمە توانی وەڵامی دروستمان بیتەوە ئینشاءڵڵا زۆر باشە با پرسیارەکەت بۆ خوێنمەوە و تۆش گوێت لە من بێ بۆی کە هەڵبژاردنەکان بزانی شاری ئەمستردامی پایتەختی هۆڵندا بەچی ناسراوە جەنجاڵترین شاری ئەمستردامی پایتەختی هۆڵندا بەچی ناسراوە جەنجاڵترین پایتەخت بەرزترین پایتەخت نزمترین پایتەخت بگورە سەوتە زۆر باش نایە بۆ لایەن ئەی ئێستا ئەیبینی پرسیارەکە لەسەر شاشەیە بیخوێنەرەوە بەڵێ بەڵێ فەرموو ئاگاداری کات بە فەرموو وەڵامێکم بەرێ تکایە وەڵامێکم بەرێ کاتەکە تەواو بێ نزمترین پایتەخت چی؟ نزمترین پایتەخت تۆ ئەڵێ سی نزمترین پایتەخت دەست خۆش وەڵامەکەت دروستە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕۆتانە هەمیشە دڵخۆش بی بەختیاوەرە بێ لە بڕگەی پرسیار و وەڵامە ئەمێنینەوە بزانین کەیتر ئەتوانێ وەڵامی دروستمان باتەوە بە خدیاوەری بێ لەم بڕگەیەشە بۆ هیوای زۆرترین پەیوەندی لەم شەوە بە خدیاوەری بێت کێمان لەگەڵایە کۆشام کاتت باش
ئەم کاسی تۆ باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت بە تۆش پیرۆز بێت. زۆر سپاس لە بڕگەی پرسیار و وەڵامی ئامادی دەست پێ بکەین بەڵێ بابزانمە توانی وەڵامم بیتەوە وەڵامەکە دروست بێ یاخودنا کام لەم شاعیرانە چوارینەکانی خیامی وەرگێڕاوە بۆ سەر زمانی کوردی هێمن مکریانی هەژار مکریانی هێدی ئاگاداری کات بە کام لەم شاعیرانە چوارینەکانی خەیامی وەرگێڕاوە بۆ سەر زمانی کوردی تۆڵەی هەژار مکریانی زانیاریت هەیە؟ کەمێک تۆڵی کەمێک بابزانین دەست خۆش پیرۆزە وەڵامەکە دروست بوو بۆ هیوای هەمیشە بەختیاوەرە بێ پاکێجێک لەلایەن شۆمارکێتی سلەیمانیەوە دابین کراوە بۆ هیوای دڵخۆشبی سوودی لێ ببینی هەڵبەتا پێشتر زۆر کەس لە وەرگێڕ و نووسەرانی تر چوارینەکانی خامیان وەرگێڕاوە بەڵام ئێمە لەم سێ کەسایەتیە یەکێکی مانویست کە هەژار مکریانی بوو ئەچینە لای پرۆمۆیەک تایبەت بە ئۆتۆمبیلەکە هەروەها وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێینەوە لاتان. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد. گەڕینۆلاتان لە بەرگەی سێەم ناسینەوەی شعر و گۆرانی لەم بڕگەیە پێویستەکات تۆ کە لە ڕێگەی شعرێکەوە بیناسیتەوە گۆرانێکە کێیە هونەرمەندەکە کێ وەسی چرکەکات هێت کە ئاگاداری کاتەکەت بە بزانین لەم بڕگەیەشە بە هەمان شۆی بڕگەکانی تر چەند کەس دەتوانێت وەڵامی دروستمان باتەوە ببێتە براوەی خەڵاتی بەرنامە لەگەڵمانە بن لە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانی. ئەم بڕگەیە پەیوەندی هەیە بە ناسینەوەی تۆ و بە شارەزایی لە شعر و گۆرانی و هونەرمەندانی کوردستان کێمان لەگەڵایە؟ کاک شیروانم کاتت باش؟ زۆر سپاس تەندروستی چۆنە؟ یاخوا هەمیشە باش بی لە بڕگەی سێمای ناسینەوەی شعر و گۆرانی ئاماری دەست پێ بکەین؟ بەختێکی باش بۆ تۆ. بەسە بێمەیلی هاوار تۆ بزانە حاڵی زارم لە بێمەیلی تۆ ئازیز خوێن دڵ و دەروون زوخاوم ئەی یاری نازدار دەردت لە من پێم مەدە ئازار دەردت لە من بە چاوی خومار دەردت لە من. بە دەنگی کێ گوێت لێ بووە؟ گوێت لە منە؟ بەسە بێمەیلی هاوار تۆ بزانە حاڵی زارم لە بێمەیلی تۆ ئازیز خوێن دڵ و دەروون زوخاڵم. ئاگاداری کات بە ناوێکم پێ بڵێ؟ تکایە؟ نەخێر بەداخەوە ئەو هونەرمەندە نیە با پێکەوە گوێی لێ بگرین؟
بەڵێ هەروکو گوێمان لێبوو هونەرمەندی کۆچکردو و هونەرمەندی گەورە ئیسماعیل سابووری درود بۆ ڕۆحی پاکی لە بڕگەی ناسینەوەی شێعر و گۆرانیین پێویستەکە لە ڕێگەی شێعرەکەەوە تۆ بزانی هونەرمەندەکە کێ و گۆرانیەکە پێمان بڵێ کام گۆرانێتی یاخود کام بەرهەمەیەتی لە گەڵمانە بن بزانین دوای ئەم پەیوەندیە کەی ترەتوانێت لە ڕێگەی شێعرەکە وەڵامی دروستمان باتەوە ئێمە خاوەنی کەسایەتی گەورەین کەسایەتی دیار هونەرمەندی پڕ ئەزمون هونەرمەندی گەورە لەم بڕگەیە بەسەریانەکەینەوە گوێ لە دەنگەکانە گرینەوە جارێکی تر و تۆش ئەبێ لە ڕێگەی شێعرەکەەوە هونەرمەندەکە بناسیتەوە و بزانی کێیە بزانین لەم بڕگەیە کەی ترەتوانێت وەڵامی دروستمان باتەوە ببێتە براوەی خەڵاتی بەرنامە ئێمە شێعرەکە خوێنینەوە و تۆش لەسەر شاشەی بینی سۆزانمان لەگەڵ ئەم کاتت باش ئەم کاتت باش ئەم کاتت باش ناوی بەڕێزێ گوێت لە منە ناوی بەڕێزێ کاک شەماڵ ئەم کاتە و باش تەندروستی چۆنە بە ئەرێک نەبێت کەمێ دەنگت بەرزکەیتەوە دەست پێ بکەین لە بڕگەی ناسینەوەی شێعر و گۆرانیە زۆر باشە بەختێکی باش بۆ تۆ کە چاوی تۆم لێونە هەر ساتێ مەرگی منە کە زەبایەک لای تۆ بێ عەترێکی تۆم بۆ بێنێ بۆنی ڕێحانی زوڵفت بۆ من گشت دنیا دێنێ بزانم بە دەنگی کام هونەرمەندە تۆ گوێت لێ بووە ئەیناسیتەوە گوێت لە منە کاک شەماڵ بەڵێ گوێم لێتە زۆر باشە پێم بڵێ هونەرمەندەکە کێیە هەردی سەڵا تۆ ئەڵەی هونەرمەند هەردی سەڵاح پێکەوە گوێ لە دەنگەکە ئاگرین گوێ لە گۆرانیەکە ئاگرین فەرموو زۆر باشە کە چاوی تۆم لێونە هەر سات تێمەرجی منە کە چاوی تۆم لێونە هەر سات تێمەرجی منە کە زەبایەک لای تۆ بێ عەترێکی تۆم بۆ بێنێ بۆنی ڕێحانە زوڵفت بۆ من گشت دنیا دێنێ کە زەبایەک لای تۆ بێ عەترێکی تۆم بۆ بێنێ بۆنی ڕێحانە زوڵفت بۆ من گشت دنیا دێنێ بەسمە جانەکەم بەسمە بەسمە بای تۆم هەبە بەسمە لەو شارە من بکەسم چاوی تۆ هەموو کەسمە چاوی تۆ هەموو کەسمە لەو شارە من بکەسم چاوی تۆ هەموو کەسمە چاوی تۆ هەموو کەسمە بەڵێ بەڵامەکەی دروست بوو هونەرمەندی ئازیز هونەرمەندی بەتوانە هەردی سەڵاحی وای کەمەندێژی بۆ خوازین تۆش بووی تا خاوەنی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 هەمیشە دڵخۆش بووین بە ختیاوەرە بێ لە بڕگەی ناسینەوەی شێعر و گۆرانیین بزانین کێتوانێ شێعرەکە بناسێتەوە سۆزانمان لەگەڵایم کاتت باش ئەم کاتت باش بەڕێزم زۆر سپاس تەندروستی چۆنە خاتونگیان لەخوا بەزیاد زۆر سپاس تۆ یاخوا هەمیشە باش بی من باش مەگەرەوە باش بن دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەست پێ بکەین دەست پێ بکەین بڕگەی ناسینەوەی شێعر و گۆرانی بەڵێ ئەی کە خۆزگا بە بێدەنگی ئازیزم ئەگەشتێ لام لا ئەمێستا بەهێمنی بە دڵی خۆمە گریام ئەم شەو تەنیام ئەی کە خۆشە باڵ بگریت و بگەیتە لام وا تەنیایی ئەم خنکێنێ خێراکە و بگە فریام پێم بڵێ بە دەنگی کام هونەرمەندە گوێت لێ بووە گۆرانیەکە کامەیە ئاگاداری کات بە تکایە وەڵامێکم بەرێ گوێت لە منە خاتون بەڵێ وەڵامێکم بەرێ گوێمان لە گۆرانیەکەش بێت بەڵام یاسایی ئەم بڕگێمان وایە کە تۆ بێ لە ڕێگەی شێعرەکەەوە گۆرانەکە بناسیتەوە هونەرمەندەکە بزانی کێ چینە لای گۆرانیەکە ئەیکە خۆزگە بە بێدەنگی ئازیزم ئاگەیشتیانم ئەیکە خۆزگە بە بێدەنگی ئازیزم ئاگەیشتیانم لە ئەمێستا بەهێمنی بە دڵی خۆم ئاگریم لە ئەمێستا
بەڵێ پێکەوە گوێمان لە گۆرانێکە گرت هونەرمەندی ئازیز هێمن حسێن هیوای تەمەندرێژی و بەختەوەری بۆ خوازین هەمیشە گوێمان لە بەرهەمەکانی بێت ئازیزان بۆ ئەم شەو هەر سێ بڕگەکەمان کۆتایی پێهات سبەی شەو لە بیرتانەچێت لە هەمان کاتا ئەگەڕینەوە لاتان دیارە گەورەکەی بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلەکەیە ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە براندی شێریە جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتیلیدا کوشتنی جلدە هەروەها بەسمەیە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە شاشەی دواوەی هەیە شاشەی سەرەکی 8 ئینجە و کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت لێرەوە جارێکی تر باسی سپۆنسەرەکانی بەرنامەکەم بە درێژای مانگی ڕەمەزان سپۆنسەری بەرنامەکەی ئێمن زۆر سپاسیانەکەین شێری شۆمارکێتی سلەیمانی بەلەنجە بوتیک بۆ دیزاین و ئامادەکردنی جلوبەرگە کوردیەکانم هەروەها دوورینی لەلایەن بەرگدر و یاقوتەوە ڕۆتانە جێرمان شۆ بۆ هیوای هەمیشە دڵخۆش بن ڕۆژووی هەموو لایەکتان قوبوڵ بوو بێت شەوێکی شاد و ئارام بۆ ئێوە بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد.